ئێستا بەڕێز دکتۆر جابار گۆران ئامادەیە پێشتریش ئاماژەم پێکرد کەوتم میوانێکی گرنگمان لەگەڵە بێت کە پسپۆری دارایی و بانکە و خۆشیان وتەبێژی بازاری ئاڵگۆڕی دراون لە سلێمانی ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵمە بێت. دکتۆر سلااوت لە بێجەم کاتت باش. دکتۆر کاریگەری ڕاگررتنی بەکارهێنانی کارتی بانکی بەتایبەت TBI چییە بێت لەسەر ئابووری بەگشتی و لەسەر بەهای دیناریش؟ بەڵێ سەرتا بەنای خۆی گەورە سڵاوتان لێبێ. طبعا پێم وانە کاریگەری کەوتۆی هەبێت، چونکە وەکو جەنابەت کە ئاماژەت پێدا ڕاگررتنی ئەم کارتانە بۆ سزانیەوە بۆ فترێکی زەمەنی دوور و درێژ نییە کە ئەم کارتانە ڕاگێ، بەڵکو ئەمە ڕێخستنەوەی ئەم کارتانەیە. طبعا خۆی بۆ خۆی مامەڵەکردن و ترانزاکشن بە کارتی بانکی وەکو بڵێن بە شکلێکی عام بڵین بابەتێکی یاسایی و قانونی و هیچ شکالێکی تیانە، بەڵام دیارە لە چوارچێوەی ئەو ڕیفۆرمی کە لە سیستەمی بانکی عێراقیا کراوە ئەم کارتانە ئیستیغلال کراوە کە لە دەرەوەی سنوورەکانی عێراق و هەرێمی کوردستان بۆتە جۆرێک لە بزنس و ڕاکێشان و سەحەبکردنی دۆلاریان هەر دراوێکی غیرە دیناری عێراقی لە دەرەوەی عێراق بۆتە جۆرێک لە بزنس و جارێکی تر ئەم پارانە لە دەرەوەی عێراق تەداولاتی پێوەکرێت و بڵین تەحویلی ناوخۆی عێراقەکرێتەوە یەتەوە ناو بازاڕەکانی ئاڵوگۆڕی درا و ئەفرۆشێتەوە. طبعا ئەمە ئەتوانین بڵین دوولایانیە، هەم لایانی ئیجابی هەم لایانی سلبی. لایانی ئیجابەکەی ئەوە بوو بۆ سەقامگیرکردنی بەهای دیناری عێراقی کارێکی زۆر باش بوو، چونکە ئەم پارانی کە لە ناوخۆی بانکەکانی عێراق بە دیناری ئیدعاکرا و لە دەزگاکانی ATM لە دەروی عێراق ڕائەکێشرا و یان دوای ئەوەی مامەڵەی کاڵاو کەلوپەلی پێئەکرا زۆر جار سەرپڵەس بوو، زیادە بوو جاری کە ئەم پارە باشە. دکتۆر جەبار قەبارەکەی چەنە؟ بۆ نمونە ڕۆژانە چەند دۆلار بەهۆی ئەو کارتانەوە ئەهاتە بازاڕەوە؟ بەڵێ نازانیرە بەڕاستی قەبارەی ئەمە چەنە، بەڵام بەپی ئەوەی کە بڵین زیادە ئەم دۆلارە هاتەوە کەواتە لە بەرامبەر خواستا زیاتر بوو، یعنی ئەو خواستەی کە لە ناو بازارەکانی ئاڵوگۆڕی دراوی هەرێم و عێراقا هەبوو خستنە ڕۆکە زیاتر بووە تا قەبارەکەی زیاتر بوو. ئەمە بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانم بڵێم تەسیراتێکی ئیجابی لەسەر سەقامگیری بەهای دیناری باشە کە ئێستا ئەوە ڕاگیرێ ئەو سەقامگیریە نایڵێکەواتە بەهای دینار دابەزێنێت ئەزان بەڵێ خۆی پێم وانێ زۆر تاسیری هەبی ئەگەر هەش بێ زیاتر ینی هەشوشی بازارە بەشێک لە ئەو بانبادانی کە ئامانجیان ئەوەیە ناساقامگیری لە بەهای دینار و دۆلارە دروست ببێت ڕەنگە ئەمە تۆزێک تەسیراتێکی کەم دروستکە، بەڵام من پێم وانێ بەگشتی بۆ لەبەر ئەمە ڕێخستنەوەی جارێکتر ئەکرێت ئەو کەسانی کە خاوەنەم کارتانان جارێکتر بێ بچنە منفەزەکان یان مەرکەزەکان یان بانکەکان ئەم کارتانە جارێکتر ئەپدەیت کەنەوە و تەزدیقی ناوی سولاسی خۆیان بکەن لەم بوارەیە، چونکە خۆتان نەزانن بەشێکی زۆر لەم کارتانە خاوەنە ئەسڵیەکانیان بەکاریان نەهێناوە، بەڵکو دراوە بەکرێ یان فرۆشراوە یان ماگانە شتێکیان وەرگرتووە لە دەرەوەی عێراق بەکار هاتووە. ئەیانەوە ڕێخستنەوە لەمای بکەن، چونکە ئێمە پێشتریش ئاماژەمان بەوەدا بوو کە دوای کۆتایی هاتن بە مەنەسەی ئەلکترۆنی عێراق لە مەسائلی حەواڵەی دەرەکی بۆ ئیسراداتی خارجی باسی قۆناغاتی ئەپەڕێ بۆ چاکسازیکردن و چێکردن و تەسپیتکردنی حواڵەی دەرەکی قۆناغی یەکەم ئەو بووکە لە 3 دەستی پێکرد تا 15 لە 16 شەوەگەر ئاگادار من هەر پێشتریش پێ 16 باسمەوە کرده بوو لە هەموو دەزیەکانی علامیش بڵاو بوتم دوای 16 بەهای دینار بەخۆ دەبێت، چونکە قۆناغی ڕێخستنەوەیە هەموو ئەو کۆمپانیانەی کە پێشتر ناوێن هەبوو لە مەنەسە ئەلکترۆنیە بۆ حواڵەی خارجی ئیتر ناوی ئەم کۆمپانیانە لە بانکی مرکزی عێراقی تۆمارەکرێ و دەستیان بە حواڵەی دەرەکی بە نرخی 132 ئاسانترەگە و خێراتر ئەگاتە جهەتی مستەفید لە بەرامبەر ئەم کارتانەیە کە ئێستا وەستاوە بۆ موقەت و ڕێخستنەوەیان، بەڵام لە بەرامبەر حواڵەی دەرەکی خێرا بووە. باشە هەر بەپێی ئەو ڕکوایرتمنتانە ئەبێت باشە لە قۆناغی ڕێخستنەوەیە باش ناچێتە سەر ئەم کارتانە؟ بەڵێ باجی بچێتە سەر؟ بەڵێ طبعا ئەزایی چۆنە هەموو ئەم کارتانە خۆی لە ئەسڵا بۆ بزنس نییە کە تۆ کاتێک باسی کارتی بانکێکی بۆ ئاسانکردنی عملەی مامەڵەکردنە. تۆ بۆ نمونە سەفەرێکی تورکیاکەی لە باتی ئەوەی کە 2,000 دلار لە گیرفان تا بێ کارتێکی لە گیرفانە لە ڕووی سیفتی لە ڕووسکۆرەتیەوە زۆر باشترە، بەڵام ئێستا بۆتە بزنس هەموو کارتێکیش لمیتدی هەیە بۆ نمونە کارتێک لە ڕۆژانە توانی 500,000 دینار لێی سەحب بکەی، باشە یان کارتی وایە زیاتر یان کەمتر. طبعا کە لەگەڵ ئەو لیمیتدەی کە دانراوە ئینسان فول ئەو لێڤڵی کە بۆی دانراوە تۆ هەموو ڕۆژە ڕای بکێشی یان مانگانە ڕای بکێشی بێگومانم کە لە دوجارە ئیسفهامێگێتە سەر ئەم
کارتە بۆ هەموو ڕۆژی ئەمپارەیە سەح بکرێت باشە بۆم ڕۆژی دیناری داکرێت و لە دەروڵان سەح بکرێت دوجار ڕەنگە بەڕاستی باج ئەم چێت سەریان وەکو کەسایەتیەکی بازرگانی تەمەشا بکرێم کەسە ئەمە لەلایەک لە لایەکی تریش ئەو هاوڵاتی ئاسایی کە کارتی هێویایەتی بە شخصێتێکی تر و لە دەرەوە مامەڵەی پێوەکات و لە پاسپۆرتەکە ئەگەر لە داهاتوە چێک بکرێتەوە هیچ دخول و خروجێکی نەبێت تەمانەمانە خۆی بەخۆی هەرمووی ئیسفهامی چێتە سەر لەوانێت لە داهاتوە باجێکی زۆری بچێتە سەر بەڵام دیارە وەکو کەسێکی هاوڵاتی ئاسایی خۆی سەفەرێکەکە بۆ دووبەی یان بۆ تورکیا بە پێویست پارەی لێ سەحبەکە نەخێر ئەمە هیچ باجێکی نییە وەکو بزنس ئەکاونت سیر ناکرێت وەکو پرایڤت ئەکاونت ئەنی سیرەکەی ئەمە هیچ کێشەیەکی نییە بەڵام تۆ من کاتێک بۆ نمونە کارتەکەی خۆم مانگانە ئەتوانم لە 15 میلیۆن دینار زیاتر ڕانێکێشم بەڵام هەموو مانگێ 15 پێ ڕاکێشا بیان 4 پێ ڕاکێشا بەتەکید لە کۆتا جارە ینی ئیسفهامێکە چێتە سەری نیشانەیەکی پرسیار ئەچێتە سەریە بۆ هەموو مانگی ئەم پارێ ڕاکێشەوە کەواتە بە نوعما وانی وا بیرەکرێت و وا سیرەکرێت کە ئەمە بۆ مەسالی بزنس ئیشی لەسەرکرا و ڕەنگە لە داهاتوو شابات بچێتە سەری و ڕەنگە دوای ئیسفهامێکی جدیش وەکو ئەوەی کە من هیوادارم کەوانە بێ وەکو تەهریبی ئەموال وەکو برنە دەرەوەی پارە سیر بکرێت کە ئەمە لە دوجارێ ئێستا عێراق لە بەردەمی قۆناغێکی ڕاگوزەرایە باشە بەتەواوەتی بەڵێ پێشکەوتنی باشی بەخۆی بنێ سیستەمی بانکی بەڵام وەکو هەموو ئەو وڵاتانی کە خاوەن سیستەمێکی بانکی پێشکەوتون وای لێ نەهاتوێتی کە ئیتر هەموو شتێک دەبێت ئەلکترۆنی من دوجار کە عێراق بۆ چوونم وایە کە بەتەواوەتی هەموو سیستەمەکە بەتەواوەتی بۆ بانکی کۆ هەموو مامەڵەکان لە ڕێگەی سیستەمی بانکی بێ دوجار هەموو حسابێک ڕاستی چێگەکرێتەوە حساب و کتابیان باشە دکتۆر ئەم کارتانە بەکار نەهێنرا لە بازرگانی سێ کوچکەیە ئەمە کە وەستا ئەم کارتە ئەوەستێنرێ ناتوانێت بۆ بازرگانی سێ کوچکە بەکاربێنی کەواتە کاریگەری نابێت لەسەر ئاڵوگۆڕی بازرگانی عێراق و ئێران و چین بازرگانی سێ کوچکە کە ئەم سێ وڵاتە بەخوا ڕێگای بەڵێ ڕێگا و دەرچەی ئەوەنە زۆر دۆزێت و ئێستا چەندین پلاتفۆرم هەیە بە جۆرێک لە جۆرەکان بۆ مامەڵەکردنی سێکۆچکەی خۆ من دڵنیام لایەنە دەرێکەکانی ژەزانم بە تایبەتی وڵاتانی کە لەژێر تەحریمی ئەمریکایان واقعی ئابووری عێراقەزانن کە لەگەڵ ئەو وڵاتانی بە تایبەتی وڵاتی وەکو ئێران با بەڕوون و ڕاشکایی بڵێن کە ئێمە ساڵانە زیاتر لە 10 میلیارد دۆلار هاوردەمان هەیە تەمان خۆ تۆ بێ لە بەرامبەرە تۆ پارەدا بە وڵاتە بنێری بۆیە بۆ حەلیەکی وەسەد کە بۆ ئەم بابەتە دۆزراوە بازرگانی سێکۆچکەی بۆن منە ئێران مامەڵی لەگەڵ سینە هەیە تۆش مامەڵە لەگەڵ سینە هەیە کاڵا لە ئێران ئەکری ئێرانە پارەکەم بۆ تەحویلکە بۆ سین ئەو بەم جۆرە چەند وەختە حەل کراوە خۆ تەبعاً هەموو لایەنە دەرێکەکان و ئەمریکا هەموو دنیاژەزانێ بەڵام ئەمە جۆرێکە لە تەساهولات کە بۆ عێراق کراوە هەر چەند دەرچە هەبێ هەر لەلایەکی ئەمریکا ڕێگریە کاتۆ لەو دەرچانە باشە دکتۆر جەبار پێم خۆشە پێشبینی خۆتم پێ بڵێ لەسەر نرخی دینار بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەڵێ ئەزانی چۆنە بەپی ئەو چاکسازیەی کە ئێستا لە سیستەمی بانکیا کراوە عملی حواڵەی خارجی سریع بووە ئایندەی دیناری عێراقی لە بەرامبەر دۆلار ئەگە دۆخە سیاسیەکە لە بار بێت دینار بەهێزتر ئەبێت و من وەختی خۆشی پێشبینیم کردووە لە خوار زۆنی 150 بێت تا 145 ئەگەرێکی کراوەیە و ئەم کارتانەش ئەگەر تەسیراتێک دروستکە باوەڕتانە بێت تەنها هاش و هوشی بازاڕاگە دروستی کاژینم پێم وانێ تەسیراتی کەوتۆی هەبێ بۆ لە بەرامبەر ڕێخستنەوەی ئەم کارتاناگە بۆ فترێکیش بووە سێ بەڵام عملی حواڵە زۆر سەریعی بۆ خێرا بووە ئیجراتەکانی ئاسانتر بووە کەواتە توانی بڵین هۆکارەکە هۆکارێکی لاوازە بێ زۆر تەسیری نابێگە تەسیری شێ بۆ فترێکی زەمەنی کەمە و 2000 قەنعاتمە ئەگە دۆخە سیاسەتی عێراق لەبار بێ بەهای دینار بەقوە دەبێت زیاتریش بەقوە دەبێت باشە دکتۆر جەبار گۆران پسپۆڕی دارایی بانک و تەبێژی بازاڕی ئاڵوگۆڕی دراو لە سلێمانیەوە لەگەڵ مامبووی سپاس بۆ ئێوە